بنای خوای گەورە من دیاری محەممەد بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە کە یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دێر زەمانەوە لە ناو گەلی کوردستانە ئاساس دەکرێت هەر لە سوڵتان مزەفەر لە شاری هەولێرەوە ئەم یادە داهاتووە هەموو پارچەکانی کوردستان لە ڕۆژهەڵات باکوور باشوور ڕۆژاوا ئەم یادە بەرز ڕاگرن ساڵانە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کۆمەڵی ئیسلامی پشتیوانی لێەکە هەفتەیەک ڕاگەێنن بۆ یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ناوی پرۆژەکەیان ناوی دۆستانی محەممەدە ئەم پرۆژەیە تایە یەکێک لە بەرهەمەکانی جۆرێک لەم چالاکیانەی فستیڤاڵی ئەوینە کە تایە پەخشانە شێعر گۆرانی سرود ئاینی پێشکەشەکرێت بە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونەکرێتەوە ئەمە دیارە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان باشوورەگرێتەوە وتیایە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان داوا دەکرێن و میوانداری ئەکرێن سرود پێشکەشەکەن لێرە دیارە گەلی کوردستان زۆرینەی خەڵکی کوردستان موسڵمانن ئەم پێشکەشکردنی ئەم ژیان نامانەوە ئەم سرود و هونەریانەی کە لە بواری ئەدەبیە پێشکەش بە خەڵکی ئەکرێ خەڵکێکی زۆر ئیستیجابەی بۆ هەیە هەرە و دلیل لەسەرەوە ئەو هاتنی ئەو خەڵکە زۆرەیە کە جێگە نەبوو خەڵکێکی زۆر گەڕانەوە ئەو چالاکیانەی کەش کە لەسەر شەقام ئەنجامەدرێ لە کتێب تەباکردن لە پرۆشەر دابشکردن زۆر بە ئاسانی دابشەکرێەوە خەڵکێکی زۆر ئیستیجابەیان بۆ هەیە و پرۆژەکە دەیان چالاکی تێ ئەنجامەدن ئەم پرۆژەیە ساڵانە ئەنجامەدرێت دیارە وەکوتم لە کۆنەوە کە هاتووە ئەم پرۆژەیە و تقریباً نزیکی 12 بۆ 13 ساڵە ڕێکخراوی قوتابیان و لەڕێی پرۆژەی دۆستانی محەممەدەوە ساڵانە چالاکی جۆراجۆر بۆ ئەو یادە ساز دەکات بسەدەما فەستیڤالە ئەوینێ هەواڵێ me کۆمەلێ بە داوات کرد کوردستانە باشوور جارە چارەیە لە برا کار ساز بە ئەv فەستیڤالە ئەوینێ بەڕاستی ببراوێ bi şiîra bi kelama bi xesîda Resulullah sallallahu aleyhi ve sellem bibîrtînin ev yekî şeklekî cuda ye yani careke mîne bi giranî beşdarê wan xortin û bi Resulullah sallallahu aleyhi ve sellem bibîrtînin yê me wek İttihadul Ulema heyetekî hatin me başûr ziyaret kir gaya me hedefa me armaca me jê yekînî alima evê dira û kurumê ilmî ema ziyaret bikin birastî li Süleymaniye sê heb hîzb û du heb komel me wan ziyaret kirê ulemaya ji bo xatirê ku em her sal li Diyarbekir em hevdîtina ulemaya dildar dixin sala were jî îsal yanî di meha daha de înşallah em ê carekî dildar dixin ji bo amadekariya wê jî û ji bo gelo ka îmkanatê ilmî em çika karin bi hevdûrê xebatinê bikin di warê ilmî de di warê feqiya di warê medresa de vanî kema me guftûko kir ez bawerim ev ziyaret nabîna Kurda nabîna ulemayê Kurda de ji bo nasîna wan ji hevdûre û ji bo xizmetê bi hev re bikin ez bawerim ew di royê pêş de ev faydayê mezin jê bêdîtin lê belê gere bi dom be yani van gahvî bê avête wan gahva teke jiyana Kurda jiyana medresa jiyana alima gerenik ew bêkirin bi rastî bi tenê xeberdan ziyaret nebese İnşallah melevê dira komel û bizotna wa û yek girto me ziyaret kir
ئەمە هەرن سبێ ئیشەڵا ئید و بەرەکەون ئەمە هەرن هەولێرەژی لەوراژی ئەمێنە ڕاندەواتنە ئەیارکردن ئیشەڵا ئەموان عالماژی زیارەت بکەن. بەنای خۆی بەخشندەی میهرەبان من دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستانم و سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیم لە پەرلەمانی کوردستان. لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لە مناسبەیە لەم فیستیڤاڵەکە عیبارەت بوو لە خوێندنەوەی کۆمەڵە شیعر و پەخشان و سرود و هۆنراوە کە من ئەوەی کە دقەتم دا هەمووی بەسەر خو ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا و کەسایەتی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه و آله وسلم. هاوشێوەی ئەمەش لە کوردستانی تورکیا و بەتایبەت برانی هوداپار پێم وایە ساڵانە ئەنجامی ئەدەن. خۆی لە ڕاستیدا ئەم جۆرە کۆڕووکۆبوونەوانە وێڕای ئەوەی کە من بە عیبادەتێکی گەورەی بۆ خوای گەورە ئەزانم بۆ لەبەرەوەکە بە هەزاران سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەخوێنرێەوە لێ ئەدرێ و بە هەزاران جار ناوی مبارەکی پێغەمبەری خوا ئەهێنرێ صلی الله عليه و آله وسلم و بەڕاستی کۆڕووکۆبوونەوەیەکە بە کۆڕووکۆبوونەوەی ذکر و یادی خوای پەروەردگار لە قەڵەم ئەدرێ. بۆیە کاریگەری خۆی زۆر هەیە تەجەموعی موسڵمانانە بینینی موسڵمانانە. من هیوادارم لەم جۆرە کۆڕووکۆبوونەوانە زیاتر بکرێت. پێم وانییە کە ئیکتیفا بێ بۆی کە ساڵی جارێک بکرێت لە ڕاستیدا پێویستە ساڵانە چەندین جار ئەم کۆڕووکۆبوونەوانە و تەجەموعانە و ئەم مناسبە و فیستیڤاڵانە بکرێ و دەستخۆشیش لە هەڵسوڕێنەرانی ئەەکەم و دوعای خێران بۆکەم و سواز بۆ ئێوە.